بەڵێ هاوکارانم پێم ڕاگەنن کە پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی لەگەڵمانە لەسەر ئەو بابەتە. ئازاد سڵاوی خوا دەبێت، زانیاری زیاتر لە لای تۆ چییە لەسەر ڕقبوونەوەی ئەو هاوڵاتیانەی لە نێوان سنووری هەرێمی کوردستان و تورکیا ڕقبوونەوە بردووەوە؟ ئەو هاوڵاتیانە ڕقبوونەوە تۆ دیار ئێستامە لە پزیشکی دادی سۆرانین، تەرمی و هاوڵاتیانە هێنراوەتە پزیشکی دادی سۆران. ژمارەیان 5 هاوڵاتیەکەوە گیانیان لە دەستاوە لە ئێستادا تەرمیان هێراون و یەکێک لەو هاوڵاتیانە لە وڵاتی تورکیا و سێ لەو هاوڵاتی تریش باری تەندروستیان خراپە. ئێمە بۆ زانیاری زیاتر ئەچینە لای وتەبێژی پۆلیسی سۆران، هەوارەرگۆشیمان لەگەڵە. سڵاوت لێبێت کاک هەوارەگەر زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکەمان پێ بڵێیت. سڵاو لای باش. دیارە ئەمڕۆ ئاگادارکراینەوە بە بوونی 5 تەڕم لە نزیک ڕووباری ماوان لەلایەن قایمەتی قەزای مێرگە سۆرەوە. تیمێکی پێکێنرا لە پۆلیس و ئاسایش و هەواڵگەری فەرماندەی بارزان و تەندروستی مێرگە سۆر دوای ئەوەی گەشتنە نزیک شوێنی ڕووداوەکە بە هاوکاری لەگەڵ خەڵکی گوندی بەرمیزەتوندرا ئەو تەرمانە بگوازرێنەوە بۆ پزیشکی دادی سۆران. ئێستا لە پزیشکی دادی سۆرانەوەکو ئێوە دەیبینن. بەپێی ئەو زانیاریانە کە ئەمە هەمانە کاتێککە تیمەکانمان ڕۆیشتبوون بۆ شوێنی ڕووداوەکە لەلایەن سەربازانی تورکیەوە کە بیندرابوون بێیان ڕاگەاندرابوو کە جگە لەم 5 تەرمانە 4 هاوڵاتی تریش کە ویستە بوویان دەرباز ببن، ئەوان دەرباز ببوون لە ڕووباری ماوان واتە داخلی خاکی تورکیا ببوون، بەڵام کە بوونە دەستی ئەوان و لەو چارانە یەکێکیان لە سەرماندیارە ڕق بوو کە منداڵە گیانی لە دەزەبوو. ئەوانی تریش لەلایەن ئەوانەوە گەاندراینە نەخۆشخانەیەکی نزیک لە سنوور. بەڵێ ژمارەیان چەندە هاوڵاتیان یەک خێزانن و چەند هێنراونێتەوە چەندیان لە وڵاتی تورکیامانێت؟ زانیاریمان لەسەر ئەوەی نییە، بەس پێ دەچێتن کە ینی دوو عایلە بێتن. ئەوەی کە ئێستا هێنراوەتە ئێرە پێ دەچێت یەکێکیان دایک بێت و ئەوەی دیکەش 4 منداڵن کە هەر چواریان منداڵی بچووکن و هەروەها کچن و ئەوانی دیکەش دیسان ینی بەپێ ئەو زانیاریانە کە هەمانە دایکە لەگەڵ 3 منداڵی بەس تاکو ئێستا بۆمان بەدەر نەکەوە ئایا خەڵکی شوێنە و لەبەر ئەوەی ناسنامە و نەناسنامە و نە هیچ بەڵگەیەکیشان پێ نییە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هەوارەرگۆشی و تەبێژی پۆلیسی سۆرانکەوە لەگەڵمان بوون. بەڵێ دیار ئێستا لە ئێستادا توێکاری پزیشکی بۆ هاوڵاتیانە کرێتن کەەوە تەرمەکانیان هێراونەتەوە پزیشکی دادی سۆران. ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ سانیارەکان.